دەوڵەتی تورکیا لە کۆنەوە تاکو ێساکە پلانی هەبووە بۆ لە ناوبردننی میلەتی کورد و بەشێک لە پلانەکانیشی هەمیشە بە عملی جێبەجێ کردووە و ئێسەوەی کە گوزارێت شتێکی تازە نیە بە نیسبەتی ئێمەی کوردەوە چونکەوان هەمیشە ئاماجی لە ناوبردننی ئێمەیان هەبووە بە هەواڵانی پەکەکەیش وە بەو ناوچانیشەوە کە سنوورکێشی لەکرێەوە بە ئێمەی میلەتی کوردی لە باشووری کوردستان بەگشتیوە هەر چوار پارچەی کوردستان بە تایبەتی بەدەرنین لەو پلانانە چونکە نارانی ئێمە هەمیشە خواستیان لە ناوبردننی گەلی کورد بووە بە هەموو شێوازێک ئەم تۆپانانەی ئێستا کەکرێ بەشێکە لەو خوێنراژانەی کە هەیە بەداخەوم کە هاوڵاتی کوردی کورد زمانی تیابواتە قوربانی ئەوەی کە جێگەی داخە ئەوەیە کە تاکو ێساکە هەڵوێستی هێزە سیاسیەکان لە باشووری کوردستان ڕوون و دیار نییەوە هیچ لێدوانێکیان نییە یان هیچ بەیاننامێکیان یان هیچ هەڵوێستێکیان نییە بەرامبەر بەو لەشکرکێشی و پەلامارکێشەی کە ئەکرێتە سەر باشووری کوردستان بۆیە ئەرکی هەموو تاکێکی کوردەوە ئەرکی شەقامی کوردیەوە ئەرکی ڕۆشنبیر و نخبەی کورد و چالاکی مەدەنیە لەمە بێدەنگ نەبن هەتا ئاستێکی گەورە ڕوبەڕووی خواستی گڵاوی نارەکانمان بنۆکە خۆی لە تۆبارانکردن و سنوور بەزاندنی ناوچە سنوورەکانی ئێمە بینێت دیارە داگیرکاری دەوڵەتی تورکیا بۆ سەر باشووری کوردستان نەک تەنها بۆ سەر باشووری کوردستان بەڵکو بۆ هەر پارچەی کوردستان هەڕەشەیە و هەڕەشەکانی دەوڵەتی تورکە لە ئەردۆغانە خۆی دەبینێتەوە تەواوی ناوچەکەی خستوەتە بەرمەترسیەوە بۆیە گرنگە گەلانی ناوچەکە بە تایبەتی گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەتەوەی عەرەب سریان و کورد ئاگاداری ئەوە بن کە ئەم پیلانگەڕیە تەنها هەڕەشەیەک نییە بۆ سەر کورد و تەنها هەڕەشەیەکیش نییە وەکو خۆی ئاماژە پێەکە بۆ سەر حیزبێکی دیاریکرا کە پارتی کرێکارانی کوردستانە بەڵکو ئەمە هەڕەشە و قڕکردنێکە و خەونێکە کە ئەردۆغان و فاشستی ئەردۆغان و بە هاوکاری زۆرێک لە دەوڵەتانی شۆڤێنی وەکو قەتەر و هەندێ لایەنی تر ویستی گەڕانەوەی خەونی عوسمانیانەیە بۆیە ئەرکی لایەنە سیاسەکان بە تایبەتی لە باشووری کوردستانە ئەوەیە کە ئاگیان لە ئەو دەستکەوت و قوارە سیاسی کە بە فراهەم بووە لێرە کە دەستکەوتی تەواوی خوێنی شەیدانی هەر چوار پارچەیە بۆیە نابێ بێدەنگ بن لە ئاست ئەم هێرشە درندانەی دەوڵەتی تورکیا بەڵکو پێویستە هەر سێ سەرۆکایەتەکەی هەرێمی کوردستان و هەموو پەرلەمانی عێراق و ئەو کەسانەی کە خۆیان بە کورد و بە نیشتپەروەر دادەنێن بکەونە گەڕ بە ئەوەی تەواوی فشارەکان لە ڕووی دیبلۆماسیوە لە جیهان و لە ناوچەکانی هەرێمدا فشارەکانیان تونترکەنەوە بۆ ئەوەی کە دەوڵەتی تورک ناچار بە پاشەکشێت چونکە دڵنیاین لەوەی کە هێزی گەڕیلا بەرخۆدانی خۆیەکەوە تەکنیکی بەرەنگاربوونەوەی دوژمنی فاشی تورک لای بە تایبەتی گەڕیلاکانی پەکەکە لەم هێرشانەی هەفتانینە ئەوەی سەلمان کە فعلەن لەگەڵ پێشکەوتنی تەکنەلۆژیای گەورەی تورک کە هێزی ناتوێت لە پشتە توانیوانە خۆڕاگرن ئەوەی کەماوە یەکەڵێسیویەک ڕیزی گەلی کوردە بەگشتی ڕاستە ئەرکی هەموو تاکێکە کە بە هەموو جۆرە داگیرکاریەک پرۆستۆ بکە و هەڵسێ بە ئیدانەکردنی ئەم داگیرکاریە لە ڕاستە ئێمە زۆر مافمان داگیرەکرێ هەر داگیرکاری خاک نییە یعنی موچەیە بژێویە خزمەت گوزاریە یعنی تۆ لە هیچ دنیایەک نییە لە هیچ شوێنێکی دنیا تۆ سەرۆ و سامانەکە بفرۆشرێ و بدرێتە دوژمن و دوژمن بە هەمان پارە بێت خاکەکە داگیر بکە و ئازادەکان و زەوتکە و بە هەموو شێوەیە سنوورەکان و بەزێنێ بۆیە ئەمە ئەرکی هەموو تایەکە ئەرکی هەر کەسێکە کە خۆی بە ئینسان و بە مرۆڤ ئەزانێ کە خۆی بە ئەوە ئەسانە کە ئەخلاقێکی ئینسانی بەرزی هەیە کە هەڵسێ بە ئیدانەکردنی ئەم داگیرکاریە چ ئێران بێت چ تورکیا بێت دەیان ساڵە بۆ 30 ساڵە چ ئێمە بە هەموو شێوەیە کوردە چەوسێنرێتەوە بێ موچە ئەکرێ بێ خاکی ئەفرۆشرێ شاری ئەفرۆشرێ شاخی ئەفرۆشرێ زەوی ئەفرۆشرێ یعنی ژیانی داگیرەکرێ ئازادی لێ زەوتەکرێ خەڵک ئیدانەکرێ خەڵکی رۆرەکرێ یعنی ئەنواع سیناریۆ دروستەکەن بۆ تاکی کورد یعنی تاکی کورد تاکەی یعنی هەز بە خۆی ناکە هەز بەوە ناکە کە ئینسانە ئەبێ بژی وەکو هەموو تاکێکی تر لە دنیا